ناوی خی بەخشندەی میهرەبان سڵاتان لەبێت بەڕێزان باز لە ئاماری جیابوونەوە و هاوسەرگیری لە هەرێمی کوردستان دەکەین. ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ئامارەکەی بڵاو کردوتەوە و بەراوردی کردووە لە نێوان ساڵی 2022 دیارە حاڵەتەکانی جیابوونەوە لە 2022 ڕویان لە زیادبوون کردووە. بەڵێ ئەگەر سەرەتا لە ساڵی 2022ەوە دەست پێ بکەین بەم شێوەیە هاوسەرگیری لە پارێزگەی هەولێر بەم شێوە بووە 19 حاڵەتی هاوسەرگیری تۆمارکراوە کە ڕێژەکە لە سەراستی کوردستان لە سەدا 34 لە پارێزگی سلێمانی 21164 بووە لە سەدا 37 لە پارێزگەی دهۆک 12967 ڕێژەکەی لە سەدا 23 لە ئیدارەی گەرمیان سنووری دادگای تیاڵچوونەوەی کەرکووک گەرمیان 2746 حاڵەت تۆمارکراوە ڕێژەکەی لە سەدا 4 کۆی ئەو هاوسەرگیری کە لە 2021 تۆمارکراوە 55896 هاوسەرگیری لە دادگاکانی هەرێمی کوردستان تۆمارکراوە. بەڵێ سەبارەت بە حاڵەتی تەلاقیش بەم شێوەیە دیارە لە هاوسەرگیری پارێزگەی هەولێر پلەی یەکەمی پارێزگەی سلێمانی بەڵێ پلەی یەکەمی گرتووە زۆرترین حاڵەتی هاوسەرگیری لە هەرێمی کوردستان لە سنووری پارێزگەی سلێمانی بووە. دیارە ئەنجومەنی دادوەری سلێمانی و هەڵەبجەی بەیەکەوە حساب کردووە. بەڵێ سەبارەت بە حاڵەتەکانی تەلاق بەم شێوەیە لە هەولێر 5645 حاڵەت تۆمارکراوە کە لە سەدا 40 لە سلێمانی 5533 حاڵەتی جیابوونەوە تۆمارکراوە لە سەدا 39 لەسەر ئاستی هەرێم لە دهۆک 1992 حاڵەت تۆمارکراوە کە ڕێژەکەی لە سەدا 14 لە ئیدارەی گەرمیان 797 حاڵەتی جیابوونەوە تۆمارکراوە کە ڕێژەکەی لە سەدا 50 کۆی جیابوونەوە لە ساڵی 2022 لە چوار پارێزگاکە هەرێمی کوردستان 13967 حاڵات بووە. دیارە لە جیابوونەوە سنووری پارێزگەی هەولێر پلە یەکەمی گرتووە اینجا سلێمانی و هەڵەبجەیە پاشان پارێزگەی دۆک دێ. بەڵێ لە هێنانی ژنی دووەم دیارە ئەو ڕێپێدان بۆ هێنانی ژنی دووەم ئەم حاڵەتانە لە دادگاکانی هەرێمی کوردستان تۆمارکراوە. دیارە حاڵەتی دیکەشەیە کە لە دەرەوەی دادگاکانی هەرێمی کوردستان تۆمارکراوە. هێنانی ژنی دووەم لە هەولێر 36 حاڵەت ڕێپێدانی ژنی دووەم هەبووە لە سلێمانی 6 حاڵەتە لە دهۆک 29 حاڵەتە. دیارە لە گەرمیان ئەو ئەنجومەنی دادوەری بڵاو کردەوە لەو دادگایانە تۆمار نەکراوە کۆی گشتی 81 حاڵەتە دیارە لە ڕێپێدانی ژنی دووەم هەولێر پلە یەکەمی وەرگرتووە. بەڵێ بچینە سەر بەراوردێک لە نێوان ئاماری هاوسەرگیری و بەڵێ ئاماری تەلاق لە نێوان 2021 و 2022 بەم شێوەیە بۆ نمونە پارێزگەی هەولێر لە 2022 4043 حاڵەت هەبووە لە 2022 بەرز بۆتەوە بۆ 5645 حاڵەت واتە 2022 1602 حاڵەتی جیابوونەوە بەراورد بە 2021 زیادی کردووە. لە سلێمانی 4760 بووە لە 2021 لە 2022 بەرز بۆتەوە بۆ 5533 حاڵەت واتە 766 حاڵەت زیادی کردووە. لە پارێزگەی دهۆک لە 2021 1769 حاڵەتی جیابوونەوە تۆمارکراوە لە 2022 1992 بووە 196 حاڵەت زیادی کردووە. لە ئیدارەی گەرمیان لە 2021 1993 حاڵەتی جیابوونەوە تۆمارکراوە لە 2022 796 دیارە خۆشبەختانە لێرە کەمی کردووە 296 حاڵەت کەمی کردووە. کۆی گشتی 2021 11699 جیابوونەوە لە دادگاکانی هەرێمی کوردستان تۆمارکراوە لە 2022 بەرز بۆتەوە بۆ 13967 واتە کۆی گشتی 2022 کە بەراورد بە 2021 زیادی کردووە 2268 حاڵەتی جیابوونەوەی. بچینە سەر ئاماری هاوسەرگیری بەراوردکردن لەنێوان 2021 و 2022 لە پارێزگەی
هەولێر بەم شێوەیە لە 2021 1964 لە 2022 19,019 55 حاڵەت زیادی کردووە هاوسەرگیری بەراورد بە 2021 سلێمانی 20,147 لە 2021 لە 2022 بە 21,164 واتە 1,017 حاڵەت زیادی کردووە لە پارێزگای دۆک 13,441 حاڵەت بۆ لە 2021 لە 2022 دۆک حاڵەتی هاوسەرگیری کەمی کردووە 12,967 واتە لە 2022 بەراورد بە 2021 474 حاڵەت کەمی کردووە لە ئیدارەی گەرمیان دادگای تیاڵچوونەوەی کەرکووک گەرمیان لە 2021 حاڵەتی هاوسەرگیری ئەوەی کە تۆمار کراوە 2285 حاڵەت بووە لە 2022 2746 بووە ئەوەی کە زیادی کردووە 461 حاڵەتی پرۆسی هاوسەرگیری زیادی کردووە کۆی گشتی لە 2021 هاوسەرگیری کە کراوە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان 54,837 حاڵەت بووە لە ئەوەی کە زیادی کردووە لە 2022 بۆ 55,896 واتە لە 2022 بەراورد بە 2021 پرۆسی هاوسەرگیری 1,059 حاڵەت ڕووی لە زیادبوون کردووە بەڵێ سەبارەت بە هۆکارەکانی جیابوونەوە سەرۆکایەتی دادگای تیاڵچوونەوەی هەولێر دۆک لەلایەن ئەنجومەنی دادوەری دیارە ئەوەی کە بڵاو کراوەتەوە حاڵەتەکانی جیابوونەوە کە دەستنیشانی کردووە هی ئەو ناوچانەیە هی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەی لەگەڵ ئیدارەی گەرمیان تێدانی لەگەڵ ئیدارەی ڕاپەڕینیش باز لە هۆکارەکانی جیابوونەوەیە هۆکاری جیابوونەوە بۆ نمونە گونجان لەگەڵ یەکتری بەم شێوەیە بووە دیارە لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک زیاد لە 7,000 حاڵەتی جیابوونەوە تۆمارکراوە ڕێژەکانیان بەم شێوەیە نەگونجان لەگەڵ یەکتری 2416 بووە کە ڕێژەی لە سەدا 34 جیاوازی تەمەن 461 حاڵەت هەبوو کە لە سەدا 6 بوو هۆی جیابوونەتەوە منداڵ نەبوون یاخود بڵێن نەزۆکی 122 حاڵەت تۆمارکراوە کە لە سەدا یەکە جیابوونەوە بۆ هۆیەوە خیانەتی هاوسەرگیری 1110 لە سەدا 15 پێک دێنێ نەبوونی ماڵی جیا ئەوانەی کە لەکتری جیابوونەوەتەوە 783 حاڵەتە کە لە سەدا 11 هێنانی ژنی دووەمیش هەیە کە 166 حاڵەتی جیابوونەوە هەبوو کە لە سەدا 2 بۆی هێنانی ژنی دووەم بەڵێ سەبارەت بە مۆبایل و ئەنتەرنێتیش بەم شێوێ 905 لە سەدا 12 کۆی جیابوونەوە لە سنووری پارێزگای هەولێر دۆک پێکدێنێ کە لە یەکتری جیابوونەوە بۆی خراپ بەکارهێنانی مۆبایل و ئینتەرنێت توشبوون بە نەخۆشی یەکێکیان کە 66 حاڵەتی جیابوونەوە بۆ هۆیە تۆمارکراوە کە دەکاتە لە سەدا 0.3 هۆکاری کۆمەڵایەتیش هەیە دیارە ئەنجومەنی دادوەری ڕووی نەکردەوە هۆکارە کۆمەڵایەتیکە چییە بە دیاریکراوی 609 حاڵەت تۆمارکراوە کە لە سەدا 8 بووە هۆکاری ئابووری 416 حاڵەتی لێک جیابوونەوە کە لە سەدا 5 هۆکاری ئاینی شەبوو 7 حاڵەت کە لێکتی جیابوون کە لە سەدا 0.099 بەڵێ کۆچکردن بۆی جیابوونەوە بۆی کۆچکردنەوە 7 حاڵەت بووە کە لە سەدایەکە هۆکاری دیکە 454 حاڵەت بوو کە لە سەدا 6 بەڵێ ئەوەی کە بینیتان ئاماری ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان بوو کە دیارە حاڵەتی جیابوونەوە ڕووی لە زیادبوون کردو و پێویستی بەوەیە کە هەڵوێستەی زیاتری لەسەر بکرێ و لێکۆڵینەوەی لەسەر بکرێ.